بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سێ ئایاری هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری دیاری کراوە و ساڵانە ڕۆژنامەنووسان یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. ساڵادی ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان لە کاتێکدایە ڕۆژنامەگەری ئازاد لە کوردستان پاشەکشەی کردووە و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی پێشێلکاری دەبنەوە و تاکو ئێستاش بکوژان یەرێک لە ڕۆژنامەنووسان کاوەگەرمیانی و سەردەژ عوسمان و سۆرانی مامەحەمە بە سزای خۆیان نەگەێنراون. بە میواندارێک لە بەڕێزان لە سۆدیۆی سەرەکی کارۆن ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسان و هاوژین عومەر ڕۆژنامەنووس تاوتوی ئەم پرسە دەکەن. هەروەها لە شاری کەلارەوە شیرین ئەمین هاوسەری ڕۆژنامەنووسی تیرۆرکراو کاوەگەرمیانی لە شاری کەلارەوە لەگەڵمان دەبێت. هەروەها لە شاری هەولێریشەوە بەشدار عوسمان برای ڕۆژنامەنووسی تیرۆرکراو سەردەش عوسمان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبینێت. ئازادی ڕۆژنامەگەریدا سنتەری میترۆ لە شاری هەولێر مەراسیمێکی لەژێر ناونیسانی ڕەوشی ئازادی ڕۆژنامەوانی ئەمڕۆ کێڕوانینمان بۆ داهاتوو بۆ ڕۆژنامەنووسان ڕێخست. ڕەحمان غەریب ڕێکەری سنتەری میترۆ ڕایگەیان لە کوردستان پێشێلکاری گەورە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت و ئازادی ڕۆژنامەگەری لە بەردەم مەترسی گەورەدایە. ژینگەی کاری ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان لەبار نییە تەندروست نییە چکە یاساکان جێبەجێ ناکرێت لەبار نییە چونکە کاری ڕۆژنامەنووسی بربەزیێتە بەردەمی ئەم بربەستانە چین قسەمان لەسەرکردن ئەمڕۆ حکومت لێرە بوو پەرلەمان لێرە بوو قسەی خۆیان کرد کۆنسڵی ئەمریکا لێرە بوو قسەی خۆی کرد. بەڕای کۆنسڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق و هەرێمی کوردستان لە پاشەکشەدایە. حکومەتی هەرێمی کوردستانیش لە ئاست جێبەجێکردنی یاساکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان کەم تەرخەمە. یەکەم گەیشتن بە زانیاری وەکو پێویست نییە نایدەن ینی زانیاری حەزب دەکرێت زۆر لە شتە گرنگەکان کە خەڵک پێویستە بیزانی نییە و ڕۆژنامەنووس پێویستە بیزانی نییە پێشێلکاری هەیە لە پێچینەوە نییە ئەوانە کە لە وڵاتانی دنیا دائیمەن جێگەی تێبینی و هەڵوەستەی کەرتی چاودێرانی مافی مرۆڤ و ڕەوشی ڕۆژنامەگەری. حکوومەتی هەرێم کەم تەرخەمە بە حقیقت و دام و دەستگاکانی تریش ئازادی ڕۆژنامەنووسی پێویستی بە کۆمەڵێک دام و دەستگای تەکمیلی هەیە کە تۆکمە بن کە ڕاشد بن کە نازج بن پشتگیری بکەن. ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایە و ڕۆژنامەنووسان زۆرتر دەکەونە بەر مەترسی کوشتن و توندوتیژی و دەرکردن لە سەرکارەکانیان و پێنەدانی زانیاری لەلایەن دەستگا پەیوەنددارەکان و جیاوازیکردن لە نێوان کەناڵەکاندا. لە هەولێری پایتەختەوە وەلی سەلیم کەناڵیکە. دووبارە سڵاوتان لێ بینەرانی بەڕێز و خۆشەویست سوپاس بۆ میوانەکانم. کاک کاروانگە لە بەرزستانەوە دەست پێ بکەین باز لەوە بگەین کە باز لە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بکەین ئەم ڕۆژە چیەوە چ بایەخێکی هەیە و ئازادی ڕۆژنامەگەری چییە؟ بڵێ سوپاس بۆ تۆ بۆ میوانان بۆ بینەران. ئەو ڕاستی بە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری یان ئازادی ڕادەربڕین ڕاستی با بڵێن ڕۆژێکە کە لە ساڵی 1990 دانراوە لەم سەردەمەیە لەم چرخەیە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ مانگ بە مانگ ئازادی وتن ئازادی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەگەری زیاتر پێویستەکە بۆ مرۆڤایەتی. ئێمەش لەم ڕۆژەیە ئەوی کە لەسەرمانە وەکو کورد شەیدانی قەڵەم بەسەرەکەینەوە شەیدانی قەڵەم لە عەبدولخالق معروفەوە تاوەکو شاپورە تاوەکو یعقوب ڕەسوڵە تاوەکو شێخستار بەرزنجی سەردەژ عوسمان سۆرانی مامەحەمە کاوەگەرمیانی ئەمانە هەموو شەهیدانی قەڵەمی ئێمەن ئەوانەی کە بەدەستی تیرۆر کراون بەداخەوەڵێم کە ئێمەی کورد خۆمان زیاتر لە 80 ساڵ چەوسێنراینەوە قەتڵ و عام کراین جینۆساید کراین شۆڕشمان کرد بۆ ڕۆژێک کە ئازاد بین ڕۆژێک کە قەڵەممان ئازاد بێ ڕۆژێک کە فکرمان ئازاد بێ بەڵام زۆر بەداخەوەڵێم کە ئەو ڕۆژە بەو شێوەیە نەبوو کە ئێمە ئاواتمان بۆ خواست کە شۆڕشمان بۆ کرد و کە هیوامان بۆ خواستە بوو بەدەستی خۆمان قەڵەمەکانی خۆمان زیندە بەچاڵ کرد بەدەستی خۆمان هەڵگرانی فکری ئازاد و وتنی ئازادمان بەدەستی خۆمان تیرۆر کرد ینی ئەمانە ئەڵێم لەم ڕۆژەیە ئەبێت ئەوەی کە لەسەر شانی هەمومان پێویستە سەری ڕێز و نوازش بۆ سەرجەم شەیدانی قەڵەم دابنێوێنین بەڵام خۆشبەختانە ئەڵێم کە ڕەوتی میدیا باخیرە با بڵێن کەشتی ئازادی وتن و ئازادی ڕادەربڕین نە بە تیرۆرێک نە بە دوان نە بەستیان نە بە سەد ئەم کەشتێ نەغڕۆ نابێت ئەم کەشتێ لە برەوایە بەرەو شەپۆلەکان شەپۆل ئەبڕێ ساڵ بە ساڵ ئەتوانم بڵێم ژماری کەناڵ زیاد ئەکا ژماری خەڵکی بەجەرگ و خەڵکی جەسوور و ئازاد زیاد ئەکا ئەوشی کە ئەیبینی ئێستا کوردستان بە بەراورد بە دەوڵەتانی دراوسێ خۆشبەختانە ئەڵێم باشترە سەرباری ئەوەی کە هەنێ ڕێگری هەیە سەرباری ئەوەی کە هەنێ ترس و تۆقاندن هەیە سەرباری ئەوەی کە هەنێ
لایەن و کەس و کەسایەتی هەیە کە حەز ناکەن وتن زۆر ئازاد بەوەی کە ئێستا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکە ئازاکە کچ و کوڕە ڕۆژنامە نووسە بە جەرگەکان توانیویانە ئەو شەوە زەنگە دڕپێ بن ئەو شەوە زەنگە دابدرن و بتوانن لە ڕێگەی کەناڵەکانی خۆیانەوە بگەین بەم ڕۆژی کە ئێستا ئەتوانم بڵێم سەرباری هەموو نەهامەتەکان سەرباری هەموو ترس و تۆقاندەکان بەڵام بە بەراورد بە دەوڵەتانی دراوسێ لە هەرێمی کوردستانە ئازادی وتن کەمێک زۆر باش زۆر باش کاکاژی بێمر لای بەڕێستان سەبارەت بە پێ دوایە دۆخی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان لەم ڕۆژەدا چۆن ئایا دۆخێکی باشە یاخود دۆخێکی مەترسیدار بەنای خی گەورە میهرەبان سپاس بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکان و پێم خۆشە لەم ڕۆژەدا بەڕاستی پیرۆزبایی لە ستافی بەڕێوبەری کەناڵی NRT عەرەبی بکەم کەوەکو کەناڵێک تا ڕادێک ئازادی ڕادەربڕین تێدا هەیە ئەمڕۆ کرایەوە وەکو میدیاکارێک پێم خۆشە بەڕاستی و پیرۆزبایە بنێرم و پاشانیش سڵاو و ڕێز و درود بۆ گیانی پاکی ئەو قوربانیانەی کە لە پێناوی ئازادی ڕۆژنامەنووسی لە پێناوی گەیاندنی پامێکی ڕاست و ڕەوان لە کوردستانە یا تیرۆر کراون یا بریندار کراون یا ئەزێت دراون مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان ئەوەی من بڵێن هەستی پێ دەکەم طبعاً دەتوانین بڵێن چێ وەکو هەرێمی کوردستان خۆی لە پاشەکشێدایە چێ ئەگەر خۆشمان وەکو بەشێک لە عێراق سیرکەین لە چاو ساڵی ڕابردووشدا بە تایبەتی ئێمە دوو خاڵ لە ڕیزبەندی جیهانیا چوینەتە دواوە کە پار ئێمە لە کۆی 180 وڵات لە ڕیزبەندی 156مین وڵات تابووین بەڵام ئەم ساڵ بۆ بەدبەختی لە سەبارەت بە عێراقیشکە ئێمە لە ڕووی دەستوری و قانونیەوە بەشێکین لە عێراق بووین بە 158 یعنی بەشێک لەو پاشەکشێش بە ڕسمی لەسەر ئاستی جیهان لە ئەستۆی هەرێمی کوردستانە مەسەلەی ئازادی ڕۆژنامەنووسی بەڕێی من بە تێگەشتی من پەیوەندی بە سێ خاڵی سەرەکیەوە هەیە سێ پای گرنگی هەیە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ڕۆژنامەنووسانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەمە دیدێکی خۆمە ڕەنگە و تەصنیفە لە زانستی ڕۆژنامەنووسی بۆ سیستمی حکومڕانی و ئازادی ڕۆژنامە بەڵێ ئەنجا ئەوەی کە من پێشەوەی بێم لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک ئەوم نووسی ئازادی ڕۆژنامەنووسی بە دەرەجەی یەکەم پێویستی بە ڕۆژنامەنووسی ئازاد هەیە ئەمە یەکێک لە پایە گرنگەکانی ئێمە تا چەندێک ڕۆژنامەنووسێکمانەیە ئامادەی گیانی خۆی کا بە قوربانی تا چەندێک کۆمەڵگەیەکمانێ خەڵکێکمان هەیە توانێت لە ناویا خەڵکی جەسوور و ئازا و بوێر چۆنەڵێ بهێنێتە دنیاوە و تایە ژنگەیەک دروست بێت کە ئەو کەسانە پێ بگەێنێ و میدیای ئازاد تایە سەر هەڵبا پاشانیشتە دەسەڵاتێکمان هەیە کارێک بکا بۆ ئەوی بالانسی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین لە سۆنگەی دەسەڵاتی خۆی و لەژێر دەسەڵاتی خۆیان چەکەرە بکە خۆشبەختانە ئەوەی پەیوەندی بە خاڵی یەکەم و دووەمەوە هەیە پەیوەندی بە ڕۆژنامەنووسان و پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەتوانین بڵێن پەرسەندێکی بەرچاوی بینیوە لە ساڵانی ڕابردووە بەڵام بەڕاستی لەسەر ئاستی دەسەڵات لە هەرێمی کوردستان پاشەکشەیەکی گەورە هەیە من پێم خۆش نییە زۆر ئەو معلوماتانەی لە راپۆرتەکە و لە قسەکانی کاکاروان ئەوەستکە دووبارەی کەمەوە بەڵام بە چاوی سەر ئێمە دەیبینین کە لە هەرێمی کوردستانە بۆن تا ئێستا ئەوانەی بکوژی ڕۆژنامەنووسانن بە ڕۆژی نیۆڕۆ دادگایی ناکرن ڕەنگە خەڵک لە دەرەوە خۆی بزانێت کێیە بەڵام سێرەی کە دەچێتە ئەو چوارچێوەیەوە ئەو شتانە ناکرێت و بەڕاستیش ناکرێت لە هیچ شوێنێکی دنیاە باز لە ئازادی ڕۆژنامەنووسی بکرێت بەبێ ئاماژەدان بە دوو خاڵ یەکەم ئازادی گەیشتن یا توانینی گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری لەگەڵ سنووری ئەو سنوورە ئەو سپیسی کە هەیە بۆ دەربڕین لای بەڕێستان ئەگەر بچینە کەلار لای شیرین ئەمین هاوسەری ڕۆژنامەنووسی تیرۆر کرا و کاوەگەرمانی شیرین خان زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا دەمانوێت ڕای بەڕێستان وەکو هاوسەری شەید کاوە ینی ڕاتان چییە سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەری بەڵێ سڵاو لە تۆی ئازیز وە لە میوانە بەڕێزەکانت وە لێرەشەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی قەڵەمدا دەنوێنم بەنسبەت 5 ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری کوردی یاخود ڕۆژی ئازادی ڕادەربڕین من دەڵێم لە سنووری هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین لەو ساتەوە دەست پێ دەکات کە سبەی سەردەش عوسمان لە حرەمی زانکۆکەی دەڕفێنێت و پاش 24 کاتژمێر بە تیرۆرکراوی دەدۆزرێتەوە یاخود لەو ساتەوە دەست پێ ئەکات کە سۆرانی مامەحەمەد لە پێش دەرگاکەی خۆیاندا بەردەست ڕێژی گولە دەکرێت و تیرۆر دەکرێت یاخود کاوە گەرمیانی کە لە باوشی دایکیدا تیرۆر دەکرێت نازانم لە کامەوە دەست پێ بکەم لە کامەوە ناوی ئازادی ڕادەربڕینی لێ بنرێت لەو ساتەوە کە هەرێکێک لە قەڵەمەکانی سەردەش و سۆران و کاوە کە دیفاعکەرێک و ڕاستبێژێکی قەڵەم بوون و تیرۆرکران و قەڵەمەکانیان شکێنرا یاخود
تەنها قەڵەمەکەی سەردەش و سۆران و کاوە دەتوانێت ئەو تعبیرە بنووسێتەوە. بەڵێ کەواتە پێت وایە لە کوردستان شتێک نییە بە ناوی ئازادی ڕۆژنامەگەری؟ نا بەداخەوە شتێک نییە بە ناوی ئازادی ڕۆژنامەگەری کوردی، چونکە تاوەکوی ئێستا لە پایتەختی هەرێمی کورسان ڕێگری لە ڕۆژنامەنووس و لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکرێت، تاوەکوی ئێستا ڕۆژنامەنووسان دەچەوسێنرێتەوە، تاوەکوی ئێستا هەنگاوێکی وەها بە فەعلی نەنراوە کە کار ئاسانی بێت بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی کە بەڕاستی قەڵەمیان هەڵگردووە و دیفاع لە میلەت دەکەن، دیفاع لە قوتی خەڵک دەکەن، دیفاع لەو میلەتە چەوساوە دەکەن کە تاوەکوی ئێستا بە ئاسانی و زۆر بە بوێرانە ئەتوانن بڵێن نانبڕ کراوە لە سای دەسڵاتی کوردەواریدا. هیچ شتێک نییە بە ناوی ئازادی جگە ئەوە نەبێت ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئازادن کە بوێرن کە ڕاستیەکان ئەدریکێنن دەچەوسێنرێتەوە و سزایان ئەدرێت لەلایەن دادگاکانیشەوە تەنانەت. بەڵێ زۆر باش. ئەگەر قسە لەسەر کەیسی هاوسەری بەڕێستان بکەین، ئەوەی کە مەسەرەن 2 ساڵ پێش ئێستا تیرۆر کراوە، تا ئێستا وەکو یەکێک لەو ڕۆژنامەنووسانی کە تیرۆر کراوە، ئایا لەم ڕۆژەدا کەیسەکەی بەکوێ گەیشت و ئایا هیچ هەنگاوێکی بڕیوە؟ بەداخەوە دوا پێشهات دەکەیستی کاوەگەرمیانی تەنها ئەوەیە تاوانبار توانە حوسێن لە سزای سێدارەدانەوە گۆڕاوە بۆ سزای هاتاییوە پێشبینی ئەو ئەکرێت و بەدڵنیەوە هەنگاوی ئەوەش ئەنرێت لە ئایندەدا کە ئەو جۆرە گۆڕانکاری زیاتر لەو کەیسەدا ڕوو بدات بۆ حکومەیە کە ئەو کەسانی دەستیان تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانەوە هەیە بەتایبەت بە باشترین شێوە کار ئاسانی بۆ سزاکانیان بکرێت و وەکو ئەبینرێت توانە حوسێن ئێستا لە نێو ژوورەکانی زینداندا ئەو ژوورێ ئەو بۆتە دیوەخانێک بەداخەوە باشترین پێداویستی بۆ دابین ئەکرێت، تەنان هێڵی ئەنتەرنێتی بۆ دابینکراوە تەنانەت دەتوانێت خێزانی لای بمێنێتەوە. ئەمە وا ئەکاتە فشارێک دروست ئەکات بەڕاستی خەڵک بتوانێت یاخود دەسڵات بە ئاسانی بتوانێت دەست بۆ ڕۆژنامەنووسان بەرێت و ڕۆژنامەنووسان تیرۆر بکات و خودی خانەوادی کاوەگەرمیانی بەدڵنیاییەوە تا ئەم ساتە وەختە تەنها سواڵی ئەوە دەکات کە بکەری تیرۆرکەری کاوەگەرمیانی بدۆزێتەوە. ئێمە هیچ داوایەکمان نە لە حکومەت نە لە دەسڵاتدارانی هەرێمی کورسان نییە کە بکەری تیرۆرکردنی کاوەگەرمیانی لە دادگایەکە سزا بدرێت کە دادوەرەکان گۆچانی دەستی بەرپرسەکانن، لە دادگایەکە سزا بدرێت هاوشێوەی توانە بە ئاسانترین شێوە کار ئاسانی بۆ بکرێت، بەڵکو تەنها ئەمانەوێت بکەری تیرۆرکەری کاوەگەرمیانیمان بۆ بدۆزنەوە دواتر ئەو باقی شتەکان بۆ خانەوادی کاوەگەرمیانی و بۆ ڕای گشتی بەجێبی هەڵەرێت. بەڵێ سپاس دەکەم. دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز شیرین خان. ئەگەر بچینە لە هەولێر کاک بەژار عوسمان برای ڕۆژنامەنووسی تیرۆرکراو سەدەر عوسمان لەگەڵمانە. کاک بەژار سپاس بۆ ئامادەبوون. دەمەوێت بەڕێستان وەکو یەکێک لە بنەماڵە و کەسوکاری ڕۆژنامەنووسی تیرۆرکراو ڕای ئێوە سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری و سەبارەت بەوەش کە لە ساڵیادی ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری جیهانی ساڵیادی تیرۆرکردنی براکەی ئێوەشە. ڕاستی دەستی ئێوەش خۆش ئەگەر ئێمە ڕێکخراوەکانی هیومان ڕایتی سۆز ئەمنستی ئەنتەرناسیۆناڵ و هەموو ڕێکخراوە جیهانیەکان کە لە بواری ئازادی ڕادەربرین لە کوردستان و لە دەرەوە و لە دنیا کار دەکەن، زۆرێک لەو ئامار و لەو جوابی ئەو پرسیارەی لە کۆڵ ئێمە کردوێتەوە. بەپێی دوایین ئاماری ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێسنووری نێودەوڵەتی لە کۆی 80 وڵات هەرێمی کوردستان و عێراق لە ڕیزی 158 وڵاتە کە تیایدا ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی سیاسی تێدا پێشێل دەکرێت. بۆیە لە کوردستان ئەوەی ڕوودەدا من بە پێچوانەی زۆرێک لەو ڕایانەی کە پێیان وایە دەسەڵاتی سیاسی هەوڵی دۆزینەوە و بکوژانی ڕۆژنامەنووسان و کەسانی ناڕازی دەدا بە پێچەوانەوە من پێم وایە دەسەڵاتی سیاسی بە ئەنقەست و زۆر بە بەردامەدا ڕێژراوی دەزانی شوێ تیرۆر دەکات، دەزانی چۆن تیرۆر دەکات و پەیامی پشتەوەی تیرۆرەکان چییە. بە بڕایمە ڕێک 6 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەکو ئیمڕۆ لە 3 2010 سەردەژ لە نێوجەرگەی شاری هەولێر لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان لە دنیا دەڕفێندرێت و دوای 48 کاتژمێر تەرمەکەی لە مووسڵ فڕەدەدرێت بە کوشتنی بە گولەیەک لە ناو دەمی. ئەمە ئاماژەیەکی ڕوونە کە دەسەڵاتی سیاسی پێمان دەڵێ لە ڕێگای تیرۆری ڕۆژنامەنووسانەوە دەمەوێ گەندەڵیەکان
بشارمەوە دەمەوێت دەسەڵاتی میلیشیایی و مافیایی کوردستان لە خەڵکی بشارمەوە دەمەوێت دزی و ڕاوڕووتی و برسێتێک نەعەدالەتێک کە لە کوردستان هەیە بیشارمەوە ئەو پەیامێکی هەیە لە ڕێکوشتنی ڕۆژنامەنووسان بە تایبەتی ئەو ڕۆژنامەنووسانەی وەکو سۆران و کاو و سەردەشتا بۆ هەموو شتەکانی ئەوان بەڵێ ناکەن تەسلیم نابن بە ئیرادەی زەلیلانەی دەسەڵاتی سیاسی پارتی و یەکێتیە بۆیە ئەو لە ڕێگەی کوشتنی ڕۆژنامەنووسانەوە بۆیە پێم وانە ئەو تەحەدای هەموو خەڵک دەکات پارتی و یەکێتی بەجددی تەحەدای خەڵک دەکەن دەڵێن ئێمە بە ڕۆژی نیوەڕۆ لە نێو جەرگەی شاری هەولێر لە کۆشی دایکیانە لە بەردەم ماڵەکەی خۆیانە ڕۆژنامەنووسان گول لە باران دەکەین دواتر لیژنەی گاڵتەجاریان بۆ دروست دەکەین دواتر بکوژی ڕاستەقینەیان دەشارینەوە لە چاوی خەڵکە دواتر ئەوەیە بکوژان بە ئارەزوی خۆیان دەسوڕێنەوە پێشیان دەڵێن ئاگادار بن خەڵکی کوردستان ئەوەی دەست بۆ هێڵە سوورەکان ببا وەکو سەردەشت و کاو سۆرانی لێ دەکەن بۆیە پێم وایە ئەوە پەیامێکی ڕۆشنە بۆ هەموو خەڵکی کوردستان لە ڕێگەی کوشتنی سۆران و سەردەشت و کاوەوە دەسەڵاتی سیاسیەوە بە زاتیش پارتی یەکێتی بە خەڵکی کوردستانیان ڕاگەیان بۆیە پێم وانە شتێکە بێ بە ناوی ئازادی ڕۆژنامەگەری هەمە ڕۆژانە دەبینین لەوە من ئازادم ئێستا لە ستۆدیە چی دەڵێم و باسی چی ئەەکەم و چی ناکەم بەڵام هیچ کەسێک هیچ دەسەڵاتێک هیچ هێزێک زەمانەتی ئەوە ناکە من بگەڕێمەوە ماڵەکەی خۆم بۆیە ئەوە ناوی لێ ناندرێ زەمانەتی ئەمنیەت نییە لە وڵاتەیە نەک ڕۆژنامەنووس هەر خەڵکی ئاساییە هەر دوێنێ شەو لە نێوجەرگەی شاری هەولێرە کوڕی یەکێک لە بەرپرسەکانی ئەو وڵاتەیە لەسەر فولایەتێکە گەنجێکی ئەو وڵاتە شەلالی خوێن دەکات و گیانی لەدەسێنێتەوە بۆیە بەمانای وشە ئازادی بەمانای وشە ژیان ئەمنیەت لە وڵاتەوە نەماوە نەک ئازادی ڕۆژنامەگەری کەسانێکی بە جورئەتی وەکو ڕۆژنامەنووسان کە دەیانەوێ ئەو دەسەڵات تاڵان و بڕۆیی کە دەسەڵاتی کوردی پارتی و یەکێتی هەیتیان بیخەنە سەر قاقاز ئەو برسێتی و نەبوونی و ڕەزیلەی کە لە کوردستانە هەیە بیخەنە سەر قاقەز و بۆ ڕایگشتی ئەعلام بکەن بۆیە پێم وانە ئەوان بە هەموو ئەو لێکدانەوانەی کە ئێمە لێمان کردووە ئەوان زۆر ئاگامەندانە زۆر هۆشمەندانە دەستیان بۆ تیرۆری ڕۆژنامەنووسان بردووە لە ڕێگای تیرۆری ڕۆژنامەنووسانەوە پەیامێک ئاراستەی هەموو خەڵکی کوردستان دەکەن وەکو باقی دکتاتۆرەکانی ترکە لە دنیای کردویانە باڵە سوپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێز کاک بەشدار زیاتر قسە لەسەر کەیسی کاک سەردەشت دەکەین کاک کاروان سەبارەت بەوەی کە هۆکارچیەوەکە ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان پاشەکشیدەکەی سێ ئێمە ئەمڕۆ بینیمان لە مەراسیمێک لە هەولێر کۆنسوڵی تەناد ئەمریکاش باز دەکات کە ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق و لە کوردستان لە پاشەکتەوە هۆکارەکانی چی؟ ئێمە عێراق ئەتوان بڵێم ئێمە بەشێکی دابڕین لە عێراق ئەوەی کە لە عێراق گوزەری ئێمە ئەتوانین باسی عێراق بە کەیسێکی سەربەخۆ بکەین بەڵام ئەو کەسی ئەو بەشی کە پێیوەستە بە کوردستانەوە ڕاستە ئێمە لە ساڵی 2015 وەرچەرخانێکی خراپمان بە خۆمانەوە بینی کە لەم وەرچەرخانی خراپ ڕاستە ژماری پێشەلکاری کەم بووەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووس بەڵام لە کوالیتی پێشەلکاری ئەتوانم بڵێم های کوالیتی یعنی ئەوە گەشتە قۆناغێک کە لە ساڵی 92 تاوەکو 2015 هیچ کەناڵی لە هەرێمی کوردستانە دانەخراوە بەڵام لە ساڵی 2015 لە شەوێکە دوو کەناڵ پێکەوە داخران لە شەوێکە کۆمەڵێک ڕۆژنامەنووسخرانە دوای پیکابەوە باڵبەستکران و کەلەپچەکران و هێرنانە سەر شوێنێک یانی لە خاکی کوردستانە بەڵام سنوورێکی ڕەمزی زۆر ئەتوانم بڵێم خەجاڵەتیە کە ڕۆژنامەنووسەکانی فڕێدرانە خوارەوە ئەمەیە کە راپۆرتەکانی هیومان رایتس وۆچ ئەمنیستی ئینتەرناشۆنال پەیامنەرانی بێسنوور ئەمانی کە باس لە تەراجع باز لە پاشەکشی ئازادی وتن و ئازادی ڕادەربڕن و ئازادی میدیا ئەکەن لە هەرێمی کوردستانە لەوە سەرچاوی گرتو ئەجنا ئێستا من ئەتوانم بڵێم لە شارێکی وەکو سلێمانیا لە ساڵی 2015 پێشەلکاری کەم تا زۆر ناگاتە پەنجەی دەستیان بڵێت لە هەولێر و دۆ پێشەلکاری زیاتر من باسی ئەو کواری بڵێ لە 2015 بەداخەوە ئەڵێم کە شێوازێکی سیاسی بەخۆوە بینی نەک شێوازێکی ئەلامی نەبوو شێوازێکی میدیانە نەبوو تۆ حیزبێکیت کەناڵی حیزبەکەت ئەگەر حیزبەکەت شتێک بڵێت حساب بۆ میدیای حیزبەکە ناکرێت حساب بۆ میدیا و ڕۆژنامەنووس ناکرێت یان کەناڵەکەت دا ئەخەن و ڕۆژنامەنووسەکە ئەخەن دوای پیکاب و باڵی ئەبەست ئەمە سیاسەتە ئەمە دەسەڵاتە ئەمە کار لەوە ئەکا کە وەکو کاکە بەرزان ئەڵێ بۆی ئەگەر سبێنێ مش قسەیەکم کرد بەڵێ ئەگەر مش قسەیەکم کرد بێن کەناڵەکەی منیش دابخەن ئەمە چاوترساندنە بەڵام هەیهات یعنی ئەمە زۆر شتمان دیوە ئێمە لە دنیاە میدیا ئازادە میدیای ئەسەر دەسەڵاتی چوارەوە بەرەو دەسەڵاتی یەک ئەڕوات لە هەموو وڵاتێکە بتەوێت نەتەوێت تەنها ئەو دەسەڵاتانی کە شمولین کە دیکتاتۆرن پەنا بۆ کەپکردن و سەرکوتکردنی میدیا ئەبن و ئەمەش خاڵێکە مەسەرەن ئەبینیت کەم تا زۆر مانگ یەک دوو مانگ سێ مانگ بەڵام تەکنۆلۆژیا گەشتوتە ئاستی وا کە تۆ ئەم کەناڵە داخی بە سکەیپ
کارەکە ئەم کەناڵیان داخی بە یوتیوب کارەکە بەڵام بەڕێز لە هەولێر دۆ پێشلکاریزەتر لە من ئەمە راپۆرتەکانی سندیکای ڕۆژنامە نووسان راپۆرتەکانی سنتەری میترۆ راپۆرتەکانی هیومان رایتس وۆچ و ئەمنیستی و پامنێرانی بێستون ئەمانە هەموویانەوە بەڵام چۆن کارواز ناکە چۆن تیرۆرکردنی سەردەژ لە هەولێر هەیە تیرۆرکردنی کاوەگرمیانیش ناڵین ئێرە شامی سلێمانی کاکە ئێرە شامی شەریف نییە ئێرە بەشێکە لەم کوردستانە بۆ کە راپۆرتەکانی هیومان رایتس وۆچ باوری پێشلکاری تۆمارەکان ناڵی سلێمانی هەولێر ئەڵێ KRG ئەو بەشەی کە بەدەسەڵاتی کوردی ناوێ بن ئەوان ئێتر خۆناڵی سلێمانی بەڵام بەداخۆ ئێمە کە هەوڵ ئەین من ڕۆژنامە نووسم تۆ ڕۆژنامە نووسی بەڵام کە لە هەولێری ڕۆژنامە نووسێکی برادێکی ئێمە ئەگیرێت و ئەخرێتە سژن و تیاڵا نەکرێ و لی ئەدرێت وەکو وایە لە من درابێت لە سلێمانی وەکو وایە لە تۆ درابێت لە هەڵەبجە و لە هەورامان و لە کەواتە ئێمە یەکەی ئیداریمان هەیە ئەگەر بەشێکمان خراپێ بەشەی کەشمان خراپە ئەمە ئەوە دوو ئەبێ ئێمە لێرە دائنیشین وەکو ڕۆژنامە نووس باس لەو بکەین چی بکەین یانی نابێ ئێمە باسی هەرچی هاتوو ڕۆژە بەڵێ ئەمە دارستانێک بووە چوار کەسی تیرۆرکراومان هەیە من بەداخەوە کە هەردوو بنەماڵی شەهید باسی شەخصدار بەرزنجی ناکەن عەبدولساتار تایەشەری وێژێکی بوو لە ڕۆژنامە نووسە دیرینەکانی کوردستان کە لە شاری کەرکووک بە دەستێکی غەدر تیرۆرکە ئەویشە ڕۆژنامە نووس بوو لە هەمومان کۆنتر بوو لە هەمومان بەتەمەنتر بوو ئەم چوار شەهیدەی قەڵەم ئەگەر بێت و ئێمە لەسەر کەیسەکانیان بێدەنگ بین ئەگەر بێت و لەسەر تیرۆرکردن و هۆکاری پشتی تیرۆرکردەکانیان بێدەنگ بین سبێنێ کاکە هاوژینیش دووچاری و هینا بێتەوە بەڵام منیش بەم ساڵە بێدەنگ نەبوون هەموو ڕۆژنامە ئەم بێدەنگ بوونە ئەوەی ڕۆژنامە نووس بێدەنگ نەبوو بەڵام دادوەر و دادگا و دادگاکان بێدەنگن ئەناوەکو ئەمانە کەیسێکی کوژراوە کەسێک تەقە لە کەسێک ئەکات ئەڕواتە لە قاڵبی ڕۆژنامە نووسی دەرەچێت ئەچێتە قاڵبی یاسای هەرێمەکەەوە ئەچێتە قاڵبی یاسای وڵاتەکەەوە ئەگەر دادوەر بتوانێت بیدۆزێتەوە ئەبێ بیدۆزێتەوە نابێ ئەوە دابنیشی ئیسا من دڵنیام کە دۆسیەکانیان لە ناو چەکمەجەکان ئەمەنە تۆزی لەسەر نیشتووە بەڵام لە حاڵەتێکی ئاواهەیە مەفروزە دادوەریان پەیوەندی بەوانەیە کە لە پشت دادوەرەکان ئەگەر یاسا سەروەر بێت لە هەرێمێکی ئاواهەیە بۆچی ئەگەر کەسێک تیەنتێگە هێنێتە ناو شارێکەوە لەگەڵ هاتنە ناو تیەنتێکەیە 100 دەستگای بەرپرس هەیە ئەتوانێت بیدۆزێتەوە بۆچی کە کەسێک لە ناو جامعەیەکە لە ناو زانکۆیەکە ئەفرەنرێ و دەمی ناودەمی پڕ ئەکرێت لە فیشەک کەسیان من کەواتە من لێرەیە هەروەکو بنەماڵی شەهیدەکان باسی ئەکەن ئەمە کەم تەرخەمیەک هەیە ئەمە کەم تا زۆر دێزە بە دەرخۆنەیە هەیە ئەمەش خاڵی ترسناکی ئێمە لێرەوە دەست پێکە وەک ڕۆژنامە نووس ئێمە باز لە دەسەڵاتی دادوەری ناکەین ئەوە بۆ هەرێمەکە بەجێڵین بەڵام ئێمە وەکو ڕۆژنامە نووس ئەگەر هاتوو سیان و چوار و پێنج لە ئێمە تیرۆر بکرێت و ئێمە لی بێدەنگبین کەواتە ئەو چارە نووسە هەمومانە بەڵێ زۆر باشەکە کاژین سەبار بۆ کاری چێکە بکوژانی ڕۆژنامە نووسانیانی سزا نادرێن ئەوە بۆ وەکو کاروان ئاماژەی بۆتەوە کارێک کە پێشێلکاری زیاتر بکرێ بەرامبەر بە ڕۆژنامە نووسان خۆی لە کوردستانە ئەتوانین بڵێن شکۆی ئینسانەکان بەگشتی بەدەرلەوەی ئەمە ڕۆژنامە نووسە ئەوە مامۆستای زانکۆیە ئەوە خوێنەوارەوە نەخوێنەوارە بەگشتی شکۆی ئینسانەکان خراوەتە ژێر پرسیارەوە و ئێمە بەرەو ئاڕاستەیەکی زۆر ترسناک هەنگاو هەڵگرتن ئەبینین لایەن دەسەڵاتی کوردیەوە من ناڵێم حکوومەتی هەرێم چکە بەڕاستی دەسەڵاتی فعلی لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم نییە با ئەو زوڵمە لە وەزیرێک نەکەین کە ڕەنگە اختصاسەکەی خۆی بە شێوەیەکی باشەوە دەکایە مەسەلەن مەشغوڵە بینە کۆی پرۆسەی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان لەژێر پرسیارە شکۆی ئینسانەکانیەوە کردو ئێمە باس ئەمڕۆ لە سی پێنج باسی واقعی ئازادی ڕۆژنامە نووسی دەکەین بەس دوێنێ و پێرێ ئێمە شاید بووین بەسەر پێشێلکردنی مافی چینێکی کاریگەری کۆمەلگە کە مامۆستانی ئاینی بوون بە ئاشکرا لە هەولێر تەقیان بەسەرا دەکرێەوە و چۆنەڵێر لە کارەکانیان دەرخن دوور دەخرێنەوە بە هیچ پاسایەکی یاسایی ئینسانی پیشەیی ئیداری بەبێ هیچ یەکێک لەوانە لەبەرەوە بەڕاستی لە ناو واقعێکی وایە کە ئەم دەسەڵاتە لی بەرپرسە تۆ ناتوانانی بڵێ وڵاکا کە ڕۆژنامە نووسی ژۆک و هەر چینێکی تری کۆمەلگە ئەوێ من لە پێشکیا باسم کرد دەسەڵات بەرپرسی یەکەمە لەو قەزەیە چکە دەسەڵات دەبێت ژینگەیەکی وابێنێتە کایەوە کە میدیای ئازاد و ئازادی ڕۆژنامە نووسی ئازادی ڕادەربڕین چەکەرە بکات تۆ بێ ژینگەی بۆ بڕەخسێنی تۆ ناتوانانی بەبێ ژینگەیەکی وەرزشی بڵێ وڵاکا کە من یانەی بەهێزمە بێ وەرزشوانی ئەوەم دەبێت یعنی بۆ نمونە من بیرم لەوە دەکردەوە پێشەوەی بێن بەرنامەکەی بەڕێستانەوە من شخصی خۆم نزیکی 15-16 ساڵ یا ئەتوانم بڵێم بووە نزیکی 20 ساڵە کاری ڕۆژنامە نووسیەکەم ئێستاش کە بڵێن بە مباشیر لە ناو دەستگایەکی ڕۆژنامە نووسیا ئیش ناکەم دوور نیم لە کارچکە پیشەی ژیانی منە باشە بیرم لەوە دەکردەوە ئایا یەک ڕۆژنامە نووس کە ئەوانەیە سەر ئاستی کۆمەڵگە متمانیان هەیە بە کەسانی بوێر و حەقپێش ناسراون کێ خەڵات کراوە کۆمەڵێک ئاهەنگی چۆنەڵێ مەهزە لە ئاسا لەلایەن هەندێک دام و دەستگای ڕیسیەوە کرانێ ڕۆژنامە نووسەوە کران کە هەمووی دابش کراو بە محاسسەی حیزبی باشە ئەو ڕۆژنامە نووسانەی ئێمە کە ئازاد بۆ نمونە کاگە ئاسوس هەردی بڵێن لە دەرەوەی وڵات ئەوە دەکرێت یعنی خەڵات دەکرێت بەڵام لە ناو خۆی وڵاتە هەموو گیان یشکێندێ
لێ دەدرێ کاگڕێبین هەردی بە هەمان شێوە ڕۆژنامە نووسانمانێ فۆتۆگرافەرمانە بوو کاک زمناکۆ لە دەرەوە خەڵات کرا بەڵام هیچ ئیشێکی بۆ نەکرا بۆ ئەوی کە بڕوا لە بەریتانیا خەڵاتەکەی خۆی وەرگێ کەواتە تۆ دەسەڵاتێکت هەیە بیئەیەکت هەیە لە هەرێمی کوردستان کە دەسەڵات لای پەرپرسە ئیشی بەوە نییە کە خەڵک حەق بڵێ بە درێژایی مێژوو بڕۆ سەردەمی فیرعەونەکان بخوێنەوە دەسەڵاتێک بێوێ ئیدامەیەک بە دەسەڵاتی خۆی بە شێوەیەکی ناڕەوە یەک چیەکە دەیەوێ هۆشیاری لە کۆمەڵگەیە کەم بێ دەنگی ئازاد نەمێنێ بەڕاستی من یەک نمونەیتر بەڕێزت بڵێم کاک کاروان خۆی لێرە بەرپرسی لقێکی دیاری سندیکا من سوپاسێکم بەڕاستی منێکێکم لەوانەی کە داوای ڕۆژنامەنووسین لەسەر بۆ خۆی لە پێشمنەوە لە محکەمە حزوری هەبووە بەس من وەکو قاعدە باسەکەم وەکو ئەزمموی کۆمەڵی شەخصیا ناوچە باز ناکەم کە ڕەنگە خۆشی باسی کرد لە منتیقەی بۆ منتیقەیەکی تر واقعەیەک هەیە لە کوردستانە جاکاریە ڕەنگە شخصێک کاریگەری لەسەرەوە هەبێ لە هەرێمی کوردستانە یعنی سەیرەکەی بەڕاستی هیچ میعیارێک پێڕەو ناکرێت هیچ شتێک نییە بۆ ئەوەی کە تۆ بڵێ وڵا کاکیان ئەم کوردستانە هەوڵێک هەیە لەلایەن دەسەڵات و چۆنەڵێ بە میعیاری بکرێت ئەم موئەسساتانەی دروستەکرێن چ بۆ ڕۆژنامە نووسانە موئەسساتی ڕسمی مەبەسمە هەمووی قەدەری وایە کە بۆ پەکخستنی ئەو میهنەیە دروستکراون ڕۆژگارێک بۆ تا ئێساژ لە هەندێک شوێن سندیکای ڕۆژنامە نووسان سندیکای ڕۆژنامە نووسان بۆ پەکخستنی هەندێک کاری ڕۆژنامە نووسی کراوە لە حەڤەی شوباتا بۆ نمونەسێرەکەی بە تایبەتی من هەستەکەم یعنی دەورێکی خراپی هەبوو بۆ نمونە موئەسسات وەکو ئەوقاف لێرە نەهاقی هەندێک ڕۆشنبیر ناگرن ئەڵەن نایی بنێن وەزارەتی ئیقاف یا هەر لای بن چونکە وەزارەتی ئەوقاف کە دوێنێ و پێرە ئەوش هەر ئازادی ڕادەربڕینە کە هاتو یەخی کۆمەڵی مامۆسای بەڕێز و بێرەگرێ سەیرەکەی بۆ پەکخستنی ئیشەکە نەک بۆ تەطویری ئیشەکە کراوە لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانەیە چونکە باەکشتی پێ بڵم کاک حەکیم لە کوردستانە ئێمە چینێکی دەوڵەمەندی وامان نییە بێ بالانسی میدیای سەر بە خۆڕابگرێ بەداخەوە ئەتوان بڵێم ئیلا چەند کەسێکی کەم نەبێت لەسەر ئاسی کوردستان بەڵام دەوڵەمەندەکانیش کە وەکو چینێک دەیانتوانی ئەو بالانسە ڕاگرن ئەویان نەکردووە لە کوردستانە دەسەڵات دەتوانێت ئەو بالانسە ڕابگرێ بۆی کە کۆمەڵی میدیای سەر بەخۆ هەبێ کاکە ئەم شتانە قیەمن بەهان شتی معنەوین تۆ ناتوانانی بڵێ وڵا کاکە من دێمەوە ئەبێ خەڵکێک بێت تەطویری پێ بە کێ لە هەرێمەیکا ئەبێ دەسەڵات بیکا دەسەڵاتیش سپاس دەکەم ئەوتانێک کرد سپاس دەکەم ئەگەر بچینەوە لای شیرین خان سەبارەت بەوەی کە بەڕێزت پێشتر باست لەوە کرد کەواتە تاکو ئێستا لە کەیسی هاوسەری بەڕێزتان ینی بکوژی سەرەکی سزا نەدراوە بەڵێ بەدڵنیاییەوە بکەری ڕاستەقینەی تیرۆرکردنی کاوەگەرمانی نەک سزا نەدراوە بەڵکو شاراوەتەوە نەزانراوە تاوەکو ئێستا خودی خانەوادی کاوەگەرمانی چەندین بەڵگەی باوەڕپێکراوی خەسۆتە پێش دادگا بەڵام هیچێک لەو بەڵگانە لەلایەن دادوەرەکانەوە کاری لەسەر نەکراوە ئەمەش ڕوون و ئاشکرا تەنها بۆ شاردنەوەی ڕاستیەکان بووە سەرەڕای ئەوە ئەتوانم بڵێم لە کەیسی تیرۆرکردنی سەردەشت و سۆران و کاوەدا بەداخەوە ئەنجومەن یاخود سندیکای ڕۆژنامە نووسان تا دەکاتە لەقەکان هیچ کاتێک توانیوە ئەو ڕۆڵە ببینین کە پارێزەری ڕاستەقینەی کەیسە تیرۆرکراوەکان بن یاخود داکۆکیکاری ڕاستەقینە بن بەڵکو تەنها سەیری سەرەوەی خۆیانیان کردووە و هەندێک بەیاننامە یاخود هەندێک قسەی بریقەدار وەکو شیعار وتراوەتەوە من ئەتوانم بڵێم خانەوادەی هەرێک لە سەردەش و سۆران و کاوەش لە کۆتایی کەیسەکەدا تەنها بە خۆیان مانێتەوە ئەم پاڵپشتێکی ڕاستەقینە نییە بەداخەوە تاوەکوی ئێستا بەداخەوە بەجددی کار لەسەر ئەو کەیسارە ناکرێت بە هەموو شێوەیەک لە بەرژەوەندی دەسەڵاتداران ئەشکێتەوە جگە ئەوەی خانەوادی کاوەگەرمانی چەندین دەسەڵاتدار بەڵێنی باوەڕپێکراوی بە خودی خانەوادی کاوەگەرمانیدا کە هەر کەسێک بکەری تیرۆرکردنی کاوەگەرمانی بێ دەبێت بە سزا بگەنێت هەر لە سەرۆکی هەرێمەوە کە خودی خانەوادی کاوەگەرمانی بەسەری کردەوە ئامەدیان لەلایەن سەرۆکی هەرێمەوە لە باوش گردو بەڵێنیاندا کە پێی کات بە نزیکترین کات دەبێت بکەری تیرۆرکەری کاوەگەرمانی بدۆزرێتەوە قوبات تاڵەبانی هاتە ماڵەکەی کاوەگەرمانی و بەڵێنی بە خانەوادی کاوەگەرمانیدا کە دەبێت ئەو دەستەی تیرۆرکەری کاوەگەرمانە ببڕێتەوە و ئەوان پینۆپەڕۆیان پێ قبول ناکرێت شۆڕ دەبێتەوە بۆ بەرپرسەکانی خوارەوەی ئەمان بەڵام هیچێک لەمانە کاری لەسەر نەکراوە جگە ئەوەی لە سەروبەندی کەیسەکاندا کۆمەڵێک بەڵێنی بریقەدارێکمان بینی هیچێک لەو بەڵێنانە بەڕاستی کاری لەسەر نەکراوە ئەمە ئەوە ئەگەیەنێت کە دەسەڵات هەمیشە لە هەوڵی شاردنەوەی کەیسەکان بۆ ئەمە ئەوە ئەگەیەنێت دەسەڵات
بکەری تیرۆرکەرانی ڕۆژنامەنووسان ئەشارێتەوە نایەوێت بە فعلی کار لەسەر ئەو کەیسانە بکرێت دەگینا هەرێکێک لەو ڕۆژنامەنووسانە ئەگەر بە حاڵەتێک یاخود بە کێشەی کۆمەڵایەتی تیرۆر بکرایەن بە دڵنیاییەوە 3 ڕۆژی تێنە ئەپەڕان ئەو کەسە دەدرایە دادگا و بە سزا ئەگەیەنرا و پێم وایە بە نسبەتی دادگایشەوە خودی کاوەگەرمیانی پێش تیرۆرکردنی نەوەکو پاش تیرۆرکردنی بە قەڵەمەکەی خۆی سنگ و یاسایی و یاخود سەروەری یاسای پێوانەکردنەوەکو بەو تەراسووە لاسەنگە ئەوەش بوو کە پێش تیرۆرکردنی کە دیفاعی لە ڕوحی خۆی کردووە پەنای بۆ دادگا برکە ئەو ژیانی لە مەترسیدا و لەلایەن بەرپرسانی سنووری ئیداری گەرمیانەوە بە ئاشکرا هەڕەشەی لێکراوە لە ڕێگەی تەلەفۆنەوە هەموو بەڵگەیەکی باوەڕپێکراو لە پێش دادوەرەکان بووە لە نێو دادگادا بوو پەنای بۆ دادگا و پرسەی بۆ بێدادی دادگادانە بەڵام هیچێک نە لە دادوەرەکان دادگا نەیانتوانی نە ئەو ڕێکخراوانیشی کە لە بواری ڕۆژنامەنووسی یاخود بە ناوی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و بە ناوی مافی مرۆڤەوە دیفاعکەری ڕاستەقینەی کاوەگەرمانی نەبوون تا گەیشتە حاڵی تیرۆرکردنی کاوەگەرمانی وا 2 ساڵ و 5 مانگە کاوەگەرمانیش تیرۆر کراوە بەڵام هیچ سەروبەندێکی نوێ لە کەیسی کاوەگەرمانی دانێت جگە ئەوەی کە کەیسی کاوەگەرمانی هەمیشە لە ونکردنایە و لەلایەن دەسڵاتەوە دەستی بەسەرا گیراو بۆی بکەری ڕاستەقینە بە سزا نەگەێنێت و نەناسراو بێت. بەڵێ ئێستا بعد بۆی کە بەڕێزت گلەیت هەبوو لە سندیکای ڕۆژنامەنووسان یعنی گلەی شتێ لە ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی گشتی کەوە ئێستا لە کەیسەکەی خۆتان ینی تەنیا ماونەتەوە دەبێت تەنیا وەکو خانەوادەی خۆتان ینی پێشتر پشگیریەکی زۆرە و ئێستا تەنیا خۆتان ماونەتەوە کە پشگیری لە کەیسەکەی خۆتان بکەن. بەڵێ لە سەروبەندی تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا دەنگۆیەکی زۆر هەبوو لە پشتی خانەوادی کاوەگەرمیانی هەروەکو وتم لە بەرپرسە باڵەکانەوە لە سەرۆکی هەرێمەوە لە یەکێتی کە تیرۆرکەر و ڕاست بکەری ئەتوانم بڵێم یاخود بکوژی کاوەگەرمیانیە تاوەکو وەگاتە خوبات تاڵەبانی کە هاتە نێو ماڵی کاوەگەرمیانی و بەڵێنیدا تاوەکو وەگاتە ئەوەی چەندین لیژنە ئەلەسات بە ناوی خۆیانەوە کە لیژنەی باوەڕپێکراوی ناونێدەنن کە هاتە نێو کەیسی کاوەگەرمیانەوە جگە لەوەی کە چەندین هەنگاوی بەفعلی نرا لە سەرەتای کەیسێکەوە بەڵام ئەمانە هێور سار کرانەوە بۆ ئەوەی ئەو کەیسە بە مەرامی ڕاستەقینە نەگادووە سندیکای ڕۆژنامەنووسانیش دووپاتی ئەەکەمەوە هیچ کات نەیانتوانیوە پارێزەری ڕاستەقینەی کەیسی ڕۆژنامەنووسان بن هەر لە کەیسی تیرۆرکراوی سەردەست و سوران و کاوەتا دەگاتە ئەو کەیسانەی کە چەندین ڕۆژنامەنووسەیە بە چەندین کەیسی لە نێو دادگاکاندا تۆزی لێنیشتۆ هیچ دادوەرێک وجودی ئەوەیشی نییە کە دەستی بۆ بەرێت لە کاتێکدا ئەگەر بەرپرسە سکاڵایەک لەسەر ڕۆژنامەنووسێک تۆمار بکات لەسەر ئەوەی کە گەندەڵیەک یاخود ناقانونیەکی ئەوی لە پەڕی ڕۆژنامەیەک یاخود گۆڤارێکە بەڵاو کردبێتەوە بە توندی ئیزراعەتی لەگەڵ ڕۆژنامەنووسانەکرێت و بە هەموو شێوەک سزای ڕۆژنامەنووسانەدەن. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان کاک بەشدار ئەگەر بگرێم و لای بەڕێستان سەبارەت بە کەیسەکەی ئێوە کە بە ساڵیادی نزیک دەبێتەوە تاکو ئێستا بەکوێ گەیشتووە و ئەنجامی ئەو لیژنانەی کە پێکات و پاش 6 ساڵ دۆسیەکە بەکوێ گەیشتووە. بەڵێ وڵا ڕاستەکەی ئێمە هەر لە ڕۆژەکانی ئەوەلیەوە دەرفەتێکی زۆرمان بە لیژنەی لێو کۆڵینەوە و دەسەڵاتدارانی هەولێردا کە بتوانن چووکە سەرەداوی زۆر لە بەدەستا بوو سەردەشت پێشەوەی تیرۆر بکرێ بەڕێوبەری پۆلیسی هەولێر و ڕاگری کۆلیژەکەی خۆی ئاگادار کردەوە کە من لەسەر نووسینەکانم لەسەر ڕەخنەکانم لەسەر هەڵوێستەکانم توش دووچاری هەڕەشە بوویمە تیرۆر دەکرێم و بە پێی راپۆرتی سنتەری میترۆ لەلایەن قوتابیانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان لە نێو کۆلیژە چەند ڕۆژێک پێشووترە سەردەشت بانگ دەکرێت هەڕەشەی لێ دەکرێت کە بەردەوام نەبێت لەسەر نووسینەکانی لەسەر قسەکانی لەسەر هەڵوێستەکانی بەڵام سەردەشت هەر بەردەوام دەبێت بۆیە ئێمە لە ڕۆژەکانی ئەوەلیەوە ڕامانگەانوە سەردەشت بە نێژینیوە ڕۆ لە بەردەم دەیان پۆلیسی پاسەوانی کۆلیژەکەی زێرەڤانی کە بە زێرەڤانی ناسراون دەڕفێندرێ و هێزێکی ناسرا و هێزێکی تۆکمە سەرپەرشتی ڕفانەکەی کردووە و بە سیارێکی کیای ڕقم کاتی دهۆکەوە
دەڕفێنرێ و دواتر وەکو پێشووتر باسمان کرد بە گولەیەک لە ناو دەما تیرۆر دەکرێت بۆیە سەردەشت بەڵگەکە هەموو ئەو بەڵگانەی دوای تیرۆری شەی سەردەشتەوە لە بەردەستا بوون زۆر بە ئاسانی دەتواندرا بکوژی ڕاستەقینەی سەردەشت بدۆزرێتەوە بەڵام لەبەر ئەوەی بکوژی ڕۆژنامە نووسان و بلزاتی سەردەشت لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتەوەن بۆیە ئێمە ئومێدێکمان بەو لیژنەیە نەما لە ڕۆژەکانی ئەوەلیەوە ئەو لیژنێ بە سەرۆکایەتی مەسعود بارزانی پێکات ئەویش ئەو لیژنەیە لە ژێر زەخت و فشار و ناڕزایەتی خەڵکەوە پێکات ئەگەر نا لە دووەمین ڕۆژەکانی تیرۆری سەردەشتا ئەگەر تۆزێک بگەڕێنەوە دواوە دەستگا ئەمنیەکانی هەولێر نوقیان لێوە نەهات بەڵام لە ژێر فشار و ناڕزایەتی خەڵکی کوردستانە ئینجا ئەو لیژنەیە مەسعود بارزانی پێچی هینا یەکەمین کاری ئەو لیژنەیە ئەوە بوو کە لێکۆڵینەوەی لە ڕۆژنامە سربەخۆ ئازادەکان کرد کە بۆچی ئەوتارانتان بڵاو کردوتەوە تحقیق و هەڕەشە و لێکۆڵینەوەیان لە هاوڕێ نزیکەکانی سەردەشت کرد کە بە هیچ شێوەیەک ناڕزایەتی دەرنەبڕن هاتن لە زەخت و فشارێکی زۆریان لەسەر ئێمەدانا کە بۆ ڕاگەیاندنەکان کار نەکەین لیژنەیەک بۆ دۆزینەوەی بکوژانی سەردەشت پێکێنراوە کەچی ئەوە یەکەمین ئیشەکانی بوو بۆیە ئێمە هەرزوو ڕامانگەیان لیژنەیەک ئۆندەکە لەسەر بەلاڕێدابردننی کەیسەکە دەکا نیو هێندەکە لەسەر بەڵگە و زانیاریەکان ناکە ئەو کەیسە دەیەوێت بکوژانی ڕاستەقینەی سەردەشت ون بکا لە بەرچاوی خەڵک بەداخەوە دواتر ئەنجامێکی بەدەستەوە دا کەسێکیان هێنا لەسەر تەلەڤیزۆنە لە دادگاکانە یەکەمین قسەی ئەو کەسەی کە بە تۆمەتی تیرۆری سەردەشتا گیرا بوو یەکەمین قسەی لە دادگاکان ئەوە بوو کە 3 مانگ پێش تیرۆری سەردەشت ئەو کەسەی لە ئاسایشی هەولێرا گیرا بوو دوای بێنە و بەردەیەکی زۆرە دوای دانیشتنی داخراوی دادگاکانە ئەوە بوو دوای 6 مانگە ئەو کەسەیە لەسەر تەلەڤیزۆنا بۆ دەستگاکانی ڕاگەیاندنا ڕایانگەیان کە گوتی من نە سەردەشتم بینیوە نەکوشتومە نە ئاگاشم لێ بووە ناسیوشمە بۆیە وای لێ هادیتر کەیسەکە لای خۆیان دایان خست لای خۆیان نیانتوانی بێزگە لەوەش تۆمەتێکی گەورەشیان داپاڵ شەخسیات و دنیابینی سەردەشتا و بێزگەلەوەی ئەوەی ئەو لیژنەیە یەکێک لە گوناح هەرە گەورەکانی کرد ئەوە بووکەوە بکوژانی ڕاستەقینەی سەردەشتی ون کرد لە بەرچاوی خەڵکا بێزگە لەوەش تۆمەتیشی بۆ دروست کرد بۆیە ئەو لیژنەیە هەر لە یەکەمی ڕۆژەکانی ئێمە ڕامانگەیان ئەمانە ناتوانن بکوژی ڕاستەقینەی سەردەشت بدۆزنەوە چونکە بکوژانی ڕاستەقینەی سەردەشت لەسەر لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتن دەسەڵاتی سیاسی خۆی تیرۆرە بەشێکە لە ئەو دەسەڵاتەی کە لەسەر کوشتنی و ئازاردانی و دەمکوتکردنەوەی خەڵکی کوردستان دەنگە ناڕازیەکانی کوردستانەوە خۆی بەرەمهێناوە ئێستا ناتوانێت بەم شێوەیە بکوژانی ڕاستەقینەی دەنگە ئازادەکان بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکە دواتر ئەوەی کە مەبەستمانە باسی بکەین کەیسەکە لە ڕووی قانونیەوە ئێمە نازانین چی بەسەر هاتووە چونکە ئێمە لە یەکەمین ڕۆژەکانەوە بایکۆتی هەموو دانیشتەکانی دادگاکانمان کرد چونکە پێمان وا بوو ئەمە دادگایەک نییە بۆ بکوژانی سەردەشت بەڵکو ئەمە دادگایەکە بۆ خەڵکی ناڕازایی کوردستان بۆ شەخصیاتیش سەردەشت بۆیە دوجاریش هەر ئەوەی لێبەر هەم هات کە چاوەڕێمان دەکرد بەڵێ کەواتە ئێستا کەیسەکە بە تەواوەتی داخراوە یاخود ئێوە هەر بە دوای کەیسەکە وەکو کەیسەکەتان بەکراوی هێشتۆتەوە ئەو کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان بەکراوی ماوەتەوە تا ئەو کاتەی داد و دادگایەکی سربەخۆ لە کوردستان بەرهەم دروست دەبێ تا ئەو کاتەی دەسەڵاتی میلیشیایی و مافیایی پارتی و یەکێتی لە کۆڵ خەڵکی کوردستان دەبنەوە ئەو کاتە من و تۆ هەموو ڕۆژنامە نووسان و هەموو خەڵکی کوردستان باش دەزانین بکوژی ڕۆژنامە نووسانەوە بلزاتی سەردەشت چێە ئەو کاتە لە دادگایەکی جەماوەری لە دادگایەکی عادیلانە دادگاییان دەکەین بەڵام لە واقعی ئێستای کوردستان بەڕاستی خۆش خەیاڵێکی بێهودەیە پێمان وابێ کە بکوژی ڕۆژنامە نووسان دەتوانێت دادگایی بکرێن چونکە پارتی و یەکێتی دەستیان گرتووە بەسەر دادگا بازار ڕاگەیاندن دەستیان بە هەموو جوم و جۆڵێکە گرتووە تو تەنانەت بەسیترین کێشەی تایبەتی نێوان ئینسانەکانە بە شێوەیەکی عادیلانە دادگاکانی کوردستانە یەکلایی نابێتەوە چۆن دەتوانێت بەتایبەت لە کەیسێکی گەورەی وەکو کوشتنی ڕۆژنامە نووسان کە کەسی باڵای خێزانە دەسەڵاتدار و بنەماڵە دەسەڵاتدارە گەورەکانی کوردستان دەستیان هەیە لە تیرۆرکردنیان ئاشکرا بکرێت بۆیە پێمان وان نییە لە ئێستای کوردستانە ئەو کەیسانە یەکلایی بکرێتەوە تا ئەو کاتەی پارتی و یەکێتی دەسەڵاتیان هەبێت لە کوردستانە بەڵام ئەو کەیسە نەک لای ئێمە لای سەرجەم خەڵکی کوردستان لای ئازادی خوازانی دنیا
دانەخراوە بۆیە ئێستا کە بەیانی یادی ساڵی تیرۆری ڕۆژنامەنووس سەردەژ عوسمانە لە ئەمریکا لە ئوسترالیا لە شار و شارۆچکەکانی کوردستان دەگەرم بۆ لای بەرز کاک بەشدار سوپاس دەکەم دواتر دەگەرم بۆ لای بەرز و کاتی زیاترت پێدەم کاک کاروان سەبارەت بە ڕۆڵی سندیکای ڕۆژنامەنووسان شیرین خان و بەجۆی کاک بەشدار گلیان هەبوو ینی بۆچی سندیکا کەوەکو پارێزەری بە حساب ڕۆژنامەنووی توان ڕۆڵی خۆی بین لە کەسی تیرۆکردنی ڕۆژنامەنووسانە من لەو سەردەمەیە لە قەلای منە کە تەنها تیرۆرکردنی کاوە ینی من فرای کەوتم پێشتر من لەق نەبووم بەڕاستی من کسپەی جەرگی مەسەرەن ژنی شەهیدێک ینی تەقدیر ناکرێت بە هیچ شێوەیە ینی ئەوە نیە سەری ڕێزی بۆ دانەوێنم دەستم دانێم کە لەسەر دەستم تێپەڕە شیرین خان بەڵام ئەوەی کە کەیسی کاوە هەیە جیاواز لە هەر کەیسەکان لە هەر سێ کەیسەکەی تر ئێستا تەقەکەر لە کەیسی کاوە بە ئەمری دادۆرەك و خۆی ئاماژی پیا حکم دراوە لە سەرگیراوە ئەم بکوژی سەرەکی ناکرێت من تۆمەتی تۆ بە تۆمەتێک بخەمە زیندانەوە دادگا هەیە دادوەر هەیە ئەو کەسێک کە ئەمان گومانە لێ هەبوو لە ئەو پەڕی ئاستی بەرپرسیارەتیا بوو چوە زیندانەوە کە دادگایی کرا ئاشکرا بە هەموو پارێزەرەکان بە هەموو داواکاری گشتی هەمویان لەناو دادگاکانە ئامادەبوون کە بەڵگەی مباشیر و ڕاستەوخۆ دادگە سەربەخۆ بوو لەو قەزەیە ئەمە مەسلەیەکی نسبی نییە من لەم وڵاتەیە ئاژیم ئەگەر بزانم دادگاکە سەربەخۆ نیە کەواتە من لە دارستانێکە ئاژیم یعنی کە دادگا سەربەخۆ نەبوو وڵات دارستانە ئەمە تاکە کەیسێکە ئەوەی کاوە گەرمیانی شەید کاوە گەرمانی تاکە کەیسەکە کەسێک گومانی لێ کرا چوە بەردەمی دادگا ئەو کەسێک کە تەقەی کرد اعترافی کردووە خۆی ئەوە تاڵێ کەسی تەقەکەر لە سژنی موئەبەدە ئەم گلەیلەوە هەیە کە لە سژنەکەیە مەسەلەن ئەنتەرنێتی هەیە ئێستا سژنی هەموو بەندیخانەکانی کوردستان هەمویان ئەنتەرنێتیان هەمویان تەلەفۆنیان هەیە هەمویان قیاسایەکیش هەیە هەموو سژنێک هەموو بەندیەک لە نازانم چەند مانگجارێک بۆی هەیە هەفتەیە لەگەڵ ماڵناو لەگەڵ عیلا بژێت ئەم سندیکای ئێمەش زادی ئەم مجتەمەعەیە ئەم کۆمەڵگایە ئێمە لە مەریخەوە نەهاتوین ینی کۆمەڵگا کە هەموو جونبەکانی ئیفلیج بێت ئەبێ سندیکاش ئیفلیج بێت بەڵام ئەوی کە کرا بۆ کاوە بەداخەوە ینی مەسەلەن ئەبواە زۆر زیاتر بکرایە بەڵام لە چاو هەر سێ شەهیدەکەی کە ئەوەی کە بۆ کاوە کرا ترۆپکی ئەوە بووکە من هەر خۆم لە ئەرشیفی خۆمە 40 سەعات زیاتر لەسەر کاوە قسەم کردووە ئەمە وەکو خۆم وەکو سندیکا وەکو ڕێپێوان وەکو هاتن وەکو مانگرتن وەکو ئیدانەکردن وەکو تەنیا ماونەتەوە ئێستا تەنیا ماونەتەوە ئەوان ینی پێشتر ڕاستە لەسەرتان ناڕزایەتی بەڵام ئێستا بازەکەوان تەنە خۆیان ئێستا ئەو کەیسی کاوە تۆمەتبارێک هەیە تاوانبار دەرچوو تۆمەتبارەکە تاوانبار دەرچوو لە بەندیخانایە ئیتر ئەگەر دادوەر عفوی ئەکا ساڵی حکمی 20 ساڵ حکمی ئیعدامی ئەکا ئەمان دادگا تۆ شاڵی کە ڕۆژنامەنووسان و سندیکا ڕۆڵی تاواتی خۆی نیگەرا و ئیفلیس بوو لەو کەیسانە لە کەیسی تیرۆر کە تیرۆر کارگەیشتە تیرۆر لە دەستی سندیکا دەرەچێت سندیکای بکارێ بکات جەوی باڵین ژینگەی وڵاتەکە تیرۆریتیانە بێ ئەجینا کاری تیرۆرکردن و بە دوواداچوون و ئیشکردن لەسەر تیرۆر ئیشی سندیکانی ئەو بێ بە ئیشی نامە ئیشی سندیکەیە بەیاننا منە ئەو جەوەی کە ئێستا دروست ئەبێت ئەو خۆپیشاندانانی کە ئەکرێت و وشارکردنەوەی خەڵک وشارکردنەوە بەگژارچوونەوەی دەسەڵات کە کار نەگاتە تیرۆر جامرکە کارگەشتە تیرۆر ئەو کاتە من سندیکا چیم پێ ئەکرێت کە ڕۆژنامەنووسێک بخوا نەکردە تیرۆرەکرێت نە حامیم نە پۆلیسم نە ئاسایشم ناتوانم هیچ شتێکی لەگەڵ بکەم ئەو کاتە دادگا و پۆلیس ئیشی خۆیانەکەم بەڵام کاری سندیکا ئەوەیە کە کارەکە نەکاتە تیرۆر ئەوەی بەڵام من ینی نازانم چۆن لە شیرینخانی بگەێنم کەیسی کاوە جیاواز لە هەموو کەیسەکانی تر کاوە زۆری بۆ کرا ڕاستە هەموو بۆکردنەکانی دڵۆپێک خوێنی کاوە نایێنێتەوە نایگەڕێنێتەوە بەڵام تاکە کەسێک کە تەقەکەری کە بکوژی ڕاستە و خۆی لە زیندانە بێت تەنها کاوێ ئەی بکوژی شێخستار بەرزنجی و سەردەشت و سۆرانی مامە حەمل لەکوێن ئەوانیش هەر بە هەمانشە ئەوان لە جادەیە ئەسوڕێنەوە ئەوەی کاوە ئێستا لە زیندانایە یعنی ئەوە سوارم بڵێم کەم تا زۆر سەبوریەکە بۆ کە سوکاری شەید کاوە سپاس دەکەم کاکاوژی سەبارەتەوەی کە کێنەوانەی کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامە کێنەوانەی کە تیرۆریان دەکەن تشخیص بۆ حاڵەتێکی معەن من ناتوانم بڵم ئیشی محکمەیە لە کەیسێک هاوەکو تشخیصی شخصێک کێ ئەوی کردو بەڵام من باسی لە ڕووی مەبدەئیەوە لە ڕووی هەمەکیەوە من باسی واقعەکەم لە کوردستانە کە دەسەڵاتێکمان هەیە کەم تەرخەمە و زۆر جار خۆی ئیقدامی هەبووە بۆ ڕوودانی ئەو حاڵەتی پێشێلکاریانە چ جای بەرامبەر ڕۆژنامەنووس بوو بێ یا بەرامبەر هەموو چینەکانی کۆی کۆمەڵگە ئێستاش بەداخەوە هەرەو دەسەڵاتە سزای گشتی خەڵکی هەرێمی کوردستانەیە ناڵێ ئەمەیان چ پاشخانێکی هەیە ئەمە چ پیشەیەکی هەیە ئەمە تەمەنی چەنە ئەمە چ ڕەگەزێکە
هەمومان ئێستا بووینەتە قوربانیشی بووینەتە قوربانی دەستی ئەو دەسەڵاتە و کۆی ئەزمموی چارەکە سەدەی بەڵامکەوانی کە ڕۆژنامەنووسیان کێ دیارە ئەزانین چۆنە ئەمە وەکووانین کە دەسەڵاتیان هەیە بەڵێ وەکو قاعدە منطقیەکان ئەڵێ 1 و 2 ئەگەر بکاتەیەک 2 سێژ بکاتەیەک 1 و سێژە کاتەیەک ئێمە کە دەڵێن دەسەڵات تاوانبارە دیارە ئێستا دەسەڵات ڕۆژ بە ڕۆژ بازنەی تەسکە بێتەوە بازنەی کارکتەرەکانی تەسکە بێتەوە جاران 2 حیزب بوون ئێستا تەوازون تێک چووە ناتوانانی 50 بە 50 بڵێ مەسەلە نێکێتی و پارتی وەکو یەک دەسەڵاتیان بەدەستەوەیە حیزبێک هەژمونی کردەوە بەسەر زۆرینەی جونگەکانە لەناو حیزبەکە سێرەکەی بنەماڵەیە قوتە بێتەوە ئێستا بنەماڵەیە سێرەکەی کەرتە بێ یعنی دیارە ئەگەر تۆ بە دوای قەزەکە بڕۆی من پێویستم بەوە نییە وەکو هاوژین ئێستا بزانم کێ مەسەلەن وەکو شەخص شەهید کاوەی شەهید کردووە بە دەرەجەی یەکەم شەهید سەردەشی شەهید کردووە و شەهید سۆرانی ئەوە کردووە ئەمە بە تەخشی وەکو شخصەکە کە مافی ئەو بنەماڵەیە بزانن و مافی ئەو بنەماڵەیە کە تاوانبارەکەی ڕاستەقینەکەی خۆیان بزن بەڵام من وەکو چاودێرێکی میدیایی لێرە ئەگەر قسە بکەم من لەسەر کۆی پرۆسەکە قسە ئەەکەم کە ڕەنگە ئەمە نەک ئەو سێ چوار بەڕێزەی تر کە شەهید کراون بەناحەق ڕەنگە چۆنەڵێ پرۆسەیەکی مەترسیداتر و لە ڕووی کوالیتیەوە کوالیتی زیاتر بەکاربێن دێ بۆ کردنی دەنگی ئازاد من ئەوە بە بەڕێزت بڵێم جاران لە شوێنێکا کەسێک تیرۆرە کرا ڕۆژنامەنووس ئێستا داهێنانێکی تر هەیە ئەم دەسەڵاتە دەیکە ئەم داهێنانە بریتێ لە کڕینی زیمەت بە دوو جۆرە کڕێ من دەنگێکی ئازادم تۆ وەکو دەسەڵاتی هەوڵە دەی لە ڕووی ئیستیخباراتیەوە ئەم زیمەیەم کڕی لە لایەکی ترەوە تۆ خۆت کەناڵێک دانێ بە پارەی میلەت کەناڵێک دانێ خەڵکانێک دیعای ئەوە ئەکا ڕۆژنامەنووسی ئازادە بەڵام چێ سەیرەکەی زیمەتی خۆی فرۆشە دەبێ بە بەش جزئێک لە پرۆسەیەکی کولی کەوا ئەکا کۆمەڵگە بەشدارە لەوەی بە شێوەیەکی جوزی لەوەی کە دەنگی ئازاد لە کۆمەڵگەی ئەو بکرێت ئەوە دەنگی ئازاد نییە ڕۆژنامەنووسێک دێ لە بەرامبەر موچەیەکی زەبەلاحەکە ئێستا خەڵک پارەی پێ نییە دێ دەچێتە کەناڵێکەوە لەسەر واقعێکی جوزئی لە کۆمەڵگەی قسە ئەوەیە کە ئێمە هێڵە سوورەکان کە چۆنە لە بۆمان دروست کراون بڵێن کاکە ئەو هێڵە سووران دەبێ بشکێنین دەستخینە سەر حاڵەتەکان و زۆر سپاس شیرین خانەگەر بگرین لای بەڕێزت کاتشمان کەم ماوەگەر کۆمەڵێک پرسیار سەبارەت بە کورتی وەڵامیان دەیتەوە سەبارەت بۆی کە ئێوە کەیسەکەتان یعنی لە دادگا داخراوە و ئێوەش داتان خست و یاخود کەیسەکەتان بە کراوەی ماوەتەوە تاکەی بەدوای و کەیسەوە دەبن بەڵێ سەرەتا گەر یارمەتیم بدەی بۆ ڕاستکردنەوەی قستەیەکی مامۆستا کاروان کە ئاماژە بۆ ئەکات کە تەقەکەری کاوە گەرمیانی بەداخەوە نەخێر من ناتوانم بڕیار یاخۆت حکم لەسەر ئەوە بدەم کە ئەو توانە حوسێن تەقەکەت بێت لە کاوە گەرمیانی بەڵکو ئەڵەم یەکێکە لە تاوانبارانی کەیسی کاوە گەرمیانی چونکە ڕوونە کەیسی کاوە گەرمیانی بە تەنها کەسێک تیرۆر نەکرا و ناکرێت و نابێتیش بەو نیەتەوە کە ئەڵێن ئێمە هاوکاریان بووینە یاخود زۆر کارکراوە بۆ کەیسی کاوە گەرمانی منش لە سەرەتاوە ئاماژەم بەوەیە کە بەڵێ بەشێکی زۆری ئەتوانم بڵێم نەوەکو هەر هەرێمی کورسان بەڵکو کەیسی کاوە گەرمانی بوو بە کەیسێکی جیهانی هەر لە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەسەر کەیسی کاوە گەرمانی هاتە خەت و هاتنە دەنگی ئەوانش یاخود هاوکاریکردنی ئەوانش بۆ کەیسی کاوە گەرمیانی ئێمە پشتگوێمان نەخستۆ ئێمە ڕێز و تەقدیرمان هەیە بۆ تەواوی ئەو کەسانی کە خەمخۆری کەیسی کاوە گەرمیانی بوونا و بەنسبەت پرسیارەکە تاوان نەخێر کەیسی کاوە گەرمیانی بەدڵنێەوە نە لە نێو خودی خانەوادی کاوە گەرمیانی و نە لە نێو ڕای گشتی شاکەیسی کاوە گەرمیانی دا نەخرا و دا ناخرێت تاوەکو بکەری ڕاستەقینەی کەیسی کاوە گەرمیانی بە سزا نەگەینێت بەڵێ ڕاستە ئێستا تاوان بارێک سزا دراوە یاخود لە ژوورەکانی زیندانەوە بەڵام ئەو مانایە ناگەینێت کە کەیسی کاوە گەرمیانی کۆتایی پێ هاتووە کۆتایی پێبێت دەبێت بکەری ڕاستەقینەی هەرێک لە سەردەشت و سۆران و کاوە بدرێنە دادگاوە بە سزای خۆیان بگەنەوەکو ئەوەی کە تەنها کەسێکی بەکرێگیراوانە دەدرێنە دادگاشیرێنمەرامێکی شەخصی یاخود بەداخەوە من ناتوانم بڵێم چاوەڕوان نەکراوە یاخود ئەو ئەمەلێشی لێ بەدی ناگرێت چونکە دەسڵات دەستی گرتۆ بەسەر هەموو جونگە ئەساسیەکانی ئەم هەرێمەدا تۆ لە دادوەر و دادگا بەکوێتر نازانی پەنا بۆ کوێبەریوە سەردانی یاخود چوونەوە دەنگی خانەوادی کاوە گەرمیانیش بۆ دادگا و تۆمارکردنی سکاڵات تەنها بۆ تۆمارکردنی ڕەشی مێژوویە بەسەر دەسڵاتدارانی ئەم هەرێمە زۆر باش شیرین خان چونکە خودی کاوە گەرمانی گەر یارمەتیم دەی چونکە خودی کاوە گەرمانی چەندین سکاڵی تاوکو ئێستاکە لە نێو دادگادا تۆزی لێنیشتەوە هەر لە نێو ئەو دادگایشتە کە دادگای بەرایی کەلارەکەی سکاوە گەرمیانی ون کرا بۆیە هیچ ئومێدێک نییە تەنها داوای ئێمە ئەوەی بکەری
تیرۆرکەرانی سەردەش و سوران و کاوە یاخۆت وەکو خانەوادی کاوە گەرمانی بکەنی تیرۆرکەری کاوە گەرمانی بناسرێت و پێمان بڵێن نەوەکو زۆر باشە چونکە دڵنیان هیچ ئومێدێکیان لێ بەدی ناکرێت. زۆر باشە لە ماوەی نیو خولەکدا سەبارەتەوەی کە ئێستا وەکو کەسوکاری کاوە گەرمیانی فشارتان لەسەرە یاخود دوای و کەسە فشارتان زۆر لەسەرە؟ بەنسبەتی هەڕەشەوە بەڵێ بە دڵنیایەوە ئێمە من بۆ خۆم پێشم خۆش نییە لە ڕاگەاندنەوە باسی بکەم بەڵێ فشارمان لەسەرەوە چەندین هەڕەشەی جیاوازمان لێکراوە چی لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چی بە نووسراوە خراوەتە ماڵی خانەوادەی کاوە گەرمانەوە بەڵام دڵنیاین دەکەنەوە هیچ کاتێک ئەوان ناتوانن بەو جۆرە فشارانە ئێمە سارد بکەنەوە هیچ کاتێک ئێمە داکۆکی کەری ڕاستەقینەی کاوە گەرمانی ئەبیدوە بە هیچ شتێک ئێمە دەنگمان کەپ ناکرێتەوە مەگەر هاوشێوەی کاوە گەرمانی ئێمەش تیرۆر بکەن. بەڵێ سوپاس دەکەم کاک بەشدار ئەگەر بە کورتی لە ماوەی دقەیەکدا سەبارەت کە شتێکتان مابێ لەسەر مەسەلەی کەیسی شەید سەردەشت ئەگەر شتێکتان مابێەوە سەبارەت بەوەش کە دوا پێیانتان چیە زۆر سوپاس دەکەین. بەڵێ ڕاستی ئەوان دەستیان برد لە بۆ تیرۆری سەردەشتا لە بۆی ئەو بێسەروبەریەی لە کوردستان هەیە بیشاردنەوە لەبەرەوەی ئەو نائەدالەتیە و برسیەتی و نەبوونیە لە کوردستان هەیە بیشاردنەوە ئەوان ویستیان لە ڕێگەی تیرۆری سەردەشتا ئەو دەسەڵاتە خێڵەکی و بنەماڵەیە دواکەوتوەی کە لە کوردستاندا حکم دەکات بیشاردنەوە بەڵام ئێستا لە هەر شوێنێک سەرکوتە بێ سەردەشت لەوەیە لە هەر شوێنێک ستەم هەبێ سەردەشت لەوەیە لە هەر شوێنێک باسی ئازادی و یەکسانی و دادپەروەری بکرێ لە هەر شوێنێک باسی خراپی و ئیستبداد و کارە خراپیەکانی دەسەڵاتی کوردی بکرێ سەردەشت لەوەیە و لە ڕێگای لیژنەیەکەوە کە مەسعود بارزانی سەرۆکایەتی دەکرد ویستیان شەخصیاتی سەردەشت لەکەدار بکەن بەڵام ئێستا ناو مێژوو ڕسمی سەردەشت عوسمان لە گەورەترین گالاری دنیا لە واشنگتۆنی پایتەختی ئەمریکا تێیدا بەرز کراوەتەوە لە ڕیزی ئەو پیاوانەی کە بۆ ئازادی و یەکسانی کۆمەلگاکانیان تێکۆشاون بۆیە هیچ شتێکیان بۆ نەچوە سەر و پەیامی ئێمەش ئەوەیە ئێمە ئێستا ڕۆڵەکانی خۆمان لەدەست داوە هەر شتێک بکەین سەردەشتمان بۆ نایەتەوە بەڵام ئێمە دەمانەوێت دەرسێک بە دەسەڵاتدارانی کوردستان بڵێن بەجددی دەرسێکیان پێ بدەین دەڵێن وەکو 25 ساڵی ڕابردوو بۆتان نییە لەسەر وشەی ماف و ئازادی ڕۆڵەکانمان تیرۆر بکەن دواتر لە پارەی دزراوی خەڵکی کوردستان بچن سڵحیان لەگەڵ بکەن بۆیە ئێمە دەمانەوێت ئەو دەرسیان پێ بدەین کە خوێنی ئێمە بۆ فرۆشتن نییە ئێوە ناتوانن ئاوا بە ئاسانی دەستان بستە ڕۆڵەکانی ئێمە و بە ئاسانی تیرۆریان بکەن و دواتر لە پارەی دزراوی خەڵکی کوردستانە سڵحیان لەگەڵ بکەن ئاگادار بن لە ماوەی 25 ساڵی ڕابردوو زۆر سوپاس کاک سەردەشت زۆر سوپاس دەکەین کاک بەشدار سوپاس بۆ بەشداریت ئەگەر لە ماوەی خولە شتێک ماوەی کاکارە سوپاس دەکەم. بەڵێ ئێمە ئەو چوار قارەمانی کە ڕۆشتن خوێنیان ڕۆژدۆک و کاکە بەژار وتی تازە ئەوان ناگەڕێنەوە بەڵام ئێمە چی بکەین ئەرکی ئەمەیە کە کارێک بکەین کە کاوە و سەردەشت و سۆران و شێخستار دووبارە نەبنەوە سێبارە نەبنەوە چواربارە نەبنەوە ئەرکی سەرشانی هەموو ڕۆژنامەنووسانە بە سندیکا و بە ڕێکخراوەکانی کەشەوە. سوپاس کاک هاوژی زۆر سوپاس. دەتوانم ئەوە بڵێم ئێمە زۆر باسمان بە تایبەتی ڕابردوو کردکە و حاڵەتانەیەوە بەڵام مەترسیەکی گەورەی تر کە لە داهاتووە بەڕێوەیە جۆرێکی تر لە تیرۆرکردنی نەک شەخصی میدیاکار لە مؤسساتی میدیایی و هەوڵی میدیایی ئازادە چکە ئەوش گرنگە بەڕاستی ئەوش لە ڕێی دروستکردنی ڕۆژنامەنووسی ساختە و کۆیلە لەگەڵ مؤسساتی کۆیلە و دەرچوو زۆر سپاس بۆ ڕێک لا بەڕێزان کارۆنانوەر سکرتێری لقی سندیکای سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و هاوژین عومەر ڕۆژنامەنووس لە سعودی و سەرکی هەروە شیرین ئەمین هاوسەری ڕۆژنامەنووسی تیرۆر کاوە گەرمای کە لە کەلارەوە لەگەڵمان بەروە بەشدار عوسمان برای ڕۆژنامەنووسی تیرۆر کرا و سەردەشت عوسمان کە لاولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ